لەگەڵ گەیشتنی وەرزی گەرما شەڕی وەرزی لە ئەفغانستان تونتر دەبێت بەڵام بەڕێوەبەرایەتی ترامپ هێشتا ڕێبازی خۆی بەرامبەر بە پلانەکان بۆ ئەو وڵاتە ڕانەگەیاندووە. هیچ بڕیارێک نەدراوە هەتا ڕوونبوونەوەی بڕیاری کۆتایی سەبرتان هەبێت. کارۆڵسانی لەشکری بەدەنجی ئەمریکایان گوت ئەو ڕێبازە دەکرێت ناردنی هەزاران سەربازی نێونەتەوەی بۆ ئەفغانستان بگرێتەوە. ڕێبەران پێشتر هەوڵی ناردنی ژمارەی زیاتری لەشکریان بۆ شەڕی تالیبان داوە. بەڵام کارناسان دەڵێن تاکتیکی زیادکردنی سەربازان لە خزمەتی استراتێژیکی جیاوازدایە. ئەم جاریان ئێمە ڕاستەوخۆ توانایی بە لەشکری ئەفغانی دەدەین. مەبەست لەم زیادکردە لە هی پێشوو جیاوازترە. کاربەدەستان دەژڵێن ڕێبازی بەڕێوەبەرایەتی کەمتر جەخت دەخاتە سەر ژمارەی سەربازانی پێویستی نێونەتەوەی بەڵکو زیاتر بۆ سەر توانایەکانی پێویستە. واتە سەرچاوەکان بۆ هێزەکانی ئاسمانی ئەفغانستان و هێزەکانی تایبەت زیاتر دەکات. کاربەدەستانی تر دەڵێن زیادکردنی هێزەکانی نێونەتەوەی بەز نییە. دەستگای زانیاری پێی وایە دۆخی سیاسی و ئاسایشی لە ئەفغانستان هەتا ساڵی 2010 بەرەو خراپتر دەڕوات هەرچەندە هەندێک یارمەتی لەشکری لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە بۆ ئەو وڵاتە زیاتر دەکرێت. تالیبان لەوە تا 2001ەوە هەرمی زیاتری لە ئەفغانستان لەبەردەستدایە بەڵام گوشاری زیاتری لەشکری دەکرێت گوشاری زیاتر بۆ تالیبان بهێنێت لەگەڵ حکوومەت و توێش بکات. کاربەدەستان بەدەنجی ئەمریکایان گوت هێزەکانی ئەفغان مەبەستیانە لە ماوەی چەند ساڵی دابێت پێشکەوتنی زیاتر وەدەستبێنن نەک شکستدانێکی دەم و دەستی دوژمن و لە دەمێکدا ڕەخنەگران لە واشنگتۆن ڕەخنە لە چەقوەستانی لەشکری ئەفغانستان لەگەڵ تالیبان دەگرێن ژنراڵەکان دەڵێن کردداری ڕوبەڕووبوونەوە هێشتا سەرکەوتوو بووە. ئامانجێکە ئێمە بۆچی یەکەم جار چوینە ئەو وڵاتە کە لە ماوەی 15 ساڵ و نیودا ئەنجامماندا ئەوە بوو کە پێشگیری لە هێرشێکی تر لەو ناوچەیە ڕابگرین. ئەوە دەستکەوتێکە و مەسەلەیەکە پێویستە بۆ پێشەوە چوون بەهێزی بکەین. گرنگجی کردداری دژە ترۆر لەوەتا شەڕکەرانی داعیشتونەتە نێو ئەفغانستان زیادی کردووە. ئەوەش لە دەمێکدایە پشتیوانی لە شەڕێکی درێژخایانی ئەفغانستان لە دژی تالیبان دەکرێت وا بکات گەلێک کارناز باوەڕ بکەن کە بە پێچەوانی بەڕێوەبەرایەتی ئۆباما وێ دەچێت ڕێبازی ترامپ گوشار ناهێنێت کە ئەمریکا دەست بەجێ لە ئەفغانستان دەربچێت.